نوری نەمر سەردەمێکی تاریک. هەر سەردەمێک بیر و باوەڕی یەکتاپەرستی تیایدا لاغ بێت سەردەمێکی تاریکە، چونکە باڵا دەستنەبوونی باوەڕ بەخوا کە نوری ئاسمانەکان و زەمینە لەسەر جەم دەروونەکاندا ڕۆح و ویژدانەکان ڕەش و تاریک دەکات. جا لەبەرەوەی چۆنیەتی ڕوانینی ئەم جۆرە دڵ و ویژدانە بۆشتان و ڕووداوەکان تووشی لێڵی و کوردبینی دەبێت، ئیتر ئەو مرۆڤە لە دنیایەکی تاریکدا بۆ هەمیشە وەک شەمشەمە کوێرە دەژی. لەوەها سەردەمێکدا کە دین بە هەموو پایەکانیەوە کەوتبووە لەرزە و پەیامە ئاسمانیەکانیش لەلایەن شوێن کەوتوانیەوە دەستکاری کرابوون، چەند کەسێکی کەم مابوون یەکتاپەرست بن و ئیمانیان بەخوا هەبێت، بەڵام وە نەبێ ئەوانیش ئەو زاتە بە سیفەت و ناوە جوانەکانیەوە بناسن. هەر بۆیە نەیان دەزانی چۆن ئەرچی بەندایەتی بۆ ئەو خوایە ئەنجام بدەن. بتپەرستی سەردەمی نەفامی. موشریکەکان ئەو بتانەیان دەپەرست کە ناوەوە و دەرەوەی کەعبەیان لێپڕ کردبوو. شانازیان بۆ پەرستنەوە دەکرد و دڵی خۆیان پێخۆش دەکرد. ئەوانەشیان کە زانستێکی کەمیان هەبوو دەیانگوت ئێمە تەنیا وەک هۆکارێک بۆ نزیک بوونەوە لەخوا ئەو بتانە دەپەرستی. قورئانی پیرۆز لەسەر زمانی خۆیان ئاماژە بۆ ئەم وتەیان دەکات و دەفەرموێ: ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى. ئێمە ئەم بتوشتانە ناپەرستی تەنها لەبەر ئەوەی لە خواکانمان نزیک بخەنەوە. بەم شێوەیە هەستی بەندایەتی کە وەک سپاردەیەکی گرنگ بە فیترەتی مرۆڤ سپێردراوە ناپاچی لەگەڵدا کرا و خراپ بەکارهێنرا. باشەکەی گونجاوە بەرد و دار و گڵ و خۆر و مانگ و ئەستێرەکان بپەرسترێن. خۆ بەمەشەوە نەوەستا بوو، کارگەیشت بۆ ئەوەی هەندێک خواردنی وەک شیرینی و پەنیر کە بەدەستی خۆیان دروستیان دەکرد دەیان پەرستن و کاتێکیش برسیان دەبوو دەیان خواردن. قورئانی پیرۆز ئاماژە بۆ نمونەی ئەم جۆرە بیرکردنەوە پوچ و تێگەیشتنە ڕزیوانە دەکات و دەفەرموێ: ويعبدون من دون الله ما لا يضرهم ولا ينفعهم ويقولون هؤلاء شفعاؤنا عند الله قل أتنبئون الله بما لا يعلم في السماوات ولا في الأرض سبحانه وتعالى عما يشركون. بێباوەڕان و خوانەناسان شتێک دەپەرستن لە جیاتی خوا نە زیانیان پێدەگەێنێت نە قازانج. دەشڵێن ئەو بتوشتانە تکا کارمانن لای خوا. پێیان بڵێ: ئای موحەممەد، باشە ئایا ئێوە خوا ئاگادار دەکەنەوە لە شتێک کە لە ئاسمانەکان و زەویدا هەبێت و خوا نەیزانێت؟ خوای گەورە پاک و بێگەرد و بەرز و بڵندە لەوەی کە نەفامان دەیکەن بە هاوڵی. هەروەها ألا لله الدين الخالص والذين اتخذوا من دونه أولياء ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى إن الله يحكم بينهم فيما هم فيه يختلفون إن الله لا يهدي من هو كاذب كفار. ئاگادار بن، دینی پاک و خاوێن تەنها بۆ خوایە. ئەوانەش جگە لەو زاتە کەسانی تر و شتی تر دەکەنە پشتیوانی خۆیان دەڵێن ئێمە ئەم بتوشتانە ناپەرستی تەنها لەبەر ئەوەی لەخوا نزیکمان بخەنەوە. بێگومان خوا داوەری دەکات لە نێوانیاندا لەو شتانەدا کە کێشەیان لەسەری هەیە و ڕایان دەربارەی جۆرا و جۆرە. بەڕاستی خوا ئەو بیر و باوەڕە چەوتەیان لێوەرناگرێت و هیدایەت و ڕێنمویی ئەو کەسانە ناکات کە درۆزن و بێباوەڕن. اینجا هەر خۆیان لە دووی بیانوێک دەگەڕن بۆ ئەم بیر و بۆچوونە لار و لەوێرەیان و شوێنکەوتەیی باو باپیرانیان دەخەنە پێشچاو. وإذا قيل لهم اتبعوا ما أنزل الله
قالوا بل نتبع ما ألفينا عليه آباءنا أولو كان آباؤهم لا يعقلون شيئا ولا يهتدون. ئەگەر بەو خەڵکە نادانە بوترێت شوێنی ئەو بەرنامەیە بکەون کە لەلایەن خواوە ڕەوانە کراوە، دەڵێن نەخێر، هەر شوێنی ئەوە دەکەوین کە باو باپیرانمان پێوەی ئالوودە بوون و لەسەری ڕاهاتون. ئایا ئەگەر باو باپیرانیشیان تێنەگەیشت و هیچ نەزان و نەشارەزا و ڕێنمووی ژوەر نەگرن هەر شوێنیان دەکەون؟ خونچەکان زیندە بەچاڵ دەکران. قورئانی پیرۆز ئاماژە بۆ خراپە و بەدڕەفتاریەکی تری سەردەمی نەفامی دەکات و دەفەرموێ: وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم يتوارى من القوم من سوء ما بشر به أيمسكه على هون أم يدسه في التراب ألا ساء ما يحكمون. و ئەگەر مژدەی بوونی کچ بدرێت بە یەکێک لەو نەفامانە، ڕووی گرژ و تاڵ دەبێت و ڕەشدا دەگیرسێت و سینەی پڕ دەبێت لە خەم و پەژارە. لە داخ و خەفەتی ئەو مژدە ناخۆشە خۆی دەشارێتەوە لە خەڵکی و بە تەنها بیر دەکاتەوە. ئایا بیهێڵێتەوە بە زەلیلی و سوچی و بێنرخی یاخود زیندە بە چاڵی بکات و بیخاتە توێی خاکەوە؟ ئای چەندە خراپە ئەو بڕیارەی کە دەیدەن. بەڵێ، هەر کاتێکێکیان مزگەێنی ئەوەی بدرێتێک کە کچی بووە، یەکسەر دەموچاوی تووڕەیی لێ دەنیشت و ڕەش هەڵدەگەڕا. لە تاو ئەو مژدە ناخۆشە هەستی بە شەرمەزاری دەکرد بچێتە ناو خەڵکی. هەواڵەکەی هێندە بەلاوە سەخت بوو، حەزی دەکرد خۆی لە چاوی خەڵکی تەرە بکات و بچێتە کونێکەوە و خۆی حەشار بدات. ئیتر دەکەوتە دڵڕاوچێ و نەیدەتوانی بڕیار بدات. بەم جۆرە خۆی بەناچار دەزانی یەکێک لەم دوو ڕێگەیە بگرێتە بەر، یان ئەوەتە کچەکەی لە ژیاندا دەهێڵێتەوە و بەرگەی ئەو شەرمەزاریە دەگرێت کە لە کۆمەڵگەدا ڕوبەڕووی دەبێتەوە، یاخود لە پێناو پاکردنەوەی شەرەفیدا کیژۆڵەکەی زیندە بەچاڵ دەکات. ئیدی هەروەک دەبینین ئافرەت لە سەردەمی نەفامیدا تا ئەو ڕادەیە بێ ئەرزش بوو. جاوە نەبێ ئەم سوکایەتیکردن و بەکەم سیرکردنی ئافرەت تەنها لە عەرەبی سەردەمی نەفامیدا بوو بێ، بەڵکو لە ئیمپراتۆریەتی ڕۆم و فارسیشدا هەمان زیهنیەت بەربڵاو بوو. بۆیە دەکرێت بڵێین ئەو شۆڕشە مەزن و گۆڕانکاریە ڕیشەیەی ئیسلام لە نێو عەرەبی سەردەمی جاهیلیدا سەبارەت بە دۆزی ئافرەت بەرپای کرد. لە هەمان کاتدا دەستکەوتێکە بۆ تێگڕای ئافرەتانی جیهان و کردەیەکە لە مێژووی مرۆڤایەتیدا هاوشێوەی نییە. بەڵێ، بۆ یەکەم جار قورئانی پیرۆز بەر بە ئاوەها درڕندەی یەک دەگرێت و لەبەر هەر هۆیەک و بە هەر شێوەیەک بێت کوشتنی منداڵان قەدەغە دەکات. ولا تقتلوا أولادكم من إملاق نحن نرزقكم وإياهم. منداڵانی خۆتان لەبەر برسێتی و نەداری مەکوژن، چونکە ئێمە پەکتان ناخین، ڕزق و ڕۆزی ئێوەش و ئەوانیش دەدەین. هەروەک خوای گەورە پێیان بفەرموێ بۆ منداڵەکانتان دەکوژن، من خۆم ڕۆزی ئێوە و ئەوانیش دەدەم، مەگەر نابینن کە سەرزەوی پڕیەتی لە هەزارەها سفرە و خوانی ڕازاوی جۆرا و جۆر بۆتان، نابینن کە ئاسمان داعچڵەکێ بۆ فریاکەوتنتان، ڕەو بە هەورەکانی ئاسمانیش دەکرێت بۆ ئەوەی بەفر و بارانتان بەسەردا ببارێنن. ئەم ملیۆنەها ڕووەکە جۆرا و جۆرەی سەرڕووی زەوی جگە لە من چێ ڕواندوێتی؟ لە کاتێکدا ئەم هەمووشتانە دەبینن، ئەی چه عەقڵ و ژیری و فام و ویژدانێک واتان لێ دەکا لە ڕزق و ڕۆزی خۆتان بترسن، بەڕادەیەک دەستان بچێتە کوشتنی منداڵەکانتانەوە. قەت لە بیرتان نەچێ ئەوەی دەستی دەچێتە ئەم تاوانەوە هەرگیز نابێتە مرۆڤێک شیا و شایستەی ئەوە بێخوای گەورە گفتاری لەگەڵدا بکات، بەڵکو خوای گەورە ئەم بێتاوانانە ئەدوێنێ و لێیان دەپرسێ ئاخۆ چ گوناهێکتان کردبوو ئاوا لەسەری کوژران. ستەمکاران لەسەر ئەنجامدانی ئەو ستەمە قێزەوەنە بە تۆڵەی دادپەروەرانەی خۆیان دەگەن. ئاەتە پیرۆزەکەیش دەفەرموێ وإذا الموءودة سئلت
بأي ذنب قتلت. کاتێک کچی زیندە بە چاڵکرا و پرسیاری لێ دەکرێت بە چ گوناهێک بە چ تۆمەتێک کوژرا، بە شێوازێکی ئەوتۆ بۆمان باز دەکات کە ڕەفتار و نەریتی ئەو سەردەما موچڕک بەلەشدا دەهێنێت. ڕۆژێکیان یەکێک لە هاوڵان ئەم دیمەنە دڕندانەیەی سەردەمی نەفامی بۆ پێغەمبەر درودی خوای لێبێ جێڕایەوە و وتی: ئێمە لە سەردەمی نەفامیدا چیژۆڵەکانی خۆمان زیندە بە چاڵ دەکرد. ئێمەش تازە کچێکمان ببوو، کچەکەمان مایەوە تا زمانی پژە. ئەوجا ڕۆژێکیان بە دایکیم گوت: بیگۆڕە، دەیبم بۆ ماڵی خاڵی. دایکە بێچارەکەی دەیزانی کەمانەی ئەم قسەیە چییە. منداڵە خۆشەویستەکەی جگەرگۆشەکەی پاش نەختێکی تر فڕێ دەدرێتە ناو چاڵێکەوە و پاش پەلە قاژەیەکی کەم گیان دەسپێرێت. بەڵام ئافرەت مافی ئەوەی نەبوو پێش بەوەها کارێ بگرێت، تاکە شتێک کە دەیتوانی بیکات ئەوە بوو پڕ بە دڵ و لە ناخەوە بگری و فرمێسک بڕێژێ. هاوسەرەکەم ئەوەی کە پێم وتبوو جێبەجێی کرد. منداڵەکەش هەر بەڕاز وای دەزانی بۆ ماڵی خاڵی دەچێت، بۆیە لە خۆشیدا بازبازێن و یاری دەکرد. بەڵام شوێنی مەبەست ماڵی خاڵە نەبوو، بەڵکو ئەو چاڵە بوو کە پێشتر بۆم هەڵکەند بوو، دەبووە گڵکۆی نادیاری. کە گەیشتینە لێواری چاڵەکە، بە کچەکەمم وت تەماشایەکی ناو چاڵەکە بکە. ئیدی هەر کە سەری نەوی کردەوە، منیش کێشان بە پشتی دا و لە ناو چاڵەکەدا گرمۆڵەم کرد، کەچی ئەو هەر هەوڵی دەدا بە قەراغی چاڵەکەدا وەرگەڕێت و بێتە دەرەوە. لەلایەکەوە پەلە قاژەی دەکرد و لەلایەکی تریشەوە دەیگوت: بابەجیان، تۆ زاوی بووی، دەیویست بمتەچێنێ. بەڵام من دانەیەکی ترم پیا کێشا و لەو بیابانە چۆڵەدا بە زیندویی کردم بە ژێر خاکەوە. کاتێک ئەو پیاوە ئەمڕ و داوای دەجێڕایەوە، پێغەمبەر درودی خوای لێبێ و ئەو هاوڵە بەڕێزانەی لە دەوری دانیشت بوون هەنیسکی گریانیان پێڕانە دەگیرە. یەکێک لە هاوڵان وتی: کابرا، پێغەمبەرت خەمبار کرد، کەچی عزیز و سەروەرمان فەرمووی جارێکی تریش بیجێڕەوە. ئەویش دیسانەوە بە سەرهاتەکەی جێڕایەوە. پێغەمبەری خوش دووبارە گریا، تاکو فرمێسک ڕیشی پیرۆزیانی تەڕ کرد. وەک بڵێ بە دووبارەکردنەوەی ئەم بەسەرهاتە، پێغەمبەر درودی خوای لێبێت دەیویست ئەم پەیامە بگێنێ: ئێوە پێش ئیسلام ئەمە حاڵتان بوو، بۆیە ئەمڕۆ داوەشم پێ دووبارە کردەوە تا ئەو بەها مرۆڤایەتیانەتان یاد بخەمەوە کە ئیسلام خەڵاتی کردوون. وەک لەم نمونە دڵتەزێنەوە دەردەکەوێت مرۆڤی ئەو سەردەمە لە نێو سەرگەردانیەکی ناهەمواردا ژیاوە، لەگەڵ هەزارەها ڕووداوی جەرگ بڕیتر لە تاریکی هەموو ڕۆژگارەکانی ئەو بیابانەدا چەندین چاڵی قوڵ و گەورە هەڵدەکەنران و چەندین منداڵی بێتاوانی تێفڕێ ئەدرا تا لەوێدا بمرن. بەڵێ مرۆڤایەتی لە دڕندەیی و وەحشیگەریدا پێشی دڕندەیی کەمتیارە دڕندەکانی دابووە. ئەوەی کەڵبە و چڕنوکی نەبووایە دەبووە نێچیر و لەلایەن خاوەن کەڵبە و چڕنوکەکانەوە لە ناو دەبرە. کۆمەڵگەش لەو کاتەدا بەدەست چەندەها کارەساتی سەختەوە دەتلایەوە، کەسێکیش نەبوو لە ڕووی ئەو هەموو پەرێشانی و نەهامەتێدا بوەستێتەوە و بڵێ ئیدی بەس. دروست ئالەم کاتانەدا بوو کە مایەی بەدیهێنانی بوونەوەران درودی خوای لێبێ خۆی لە خەڵکی دەچێشایەوە و لە ئەشکەوتی حەرادا دەچووە خەڵوەتەوە. لەوە دوا ئەومەتەکەی بەو چیایەیان دەوت چیای نور، چاوی دەبڕیا ئاسۆکان و چاوەڕوانی بەرەبەیانی ڕزگاری دەکرد. پێدەچێ ئەو زاتە بۆ ماوەیەکی زۆر سەری لەسەر زەویدا نابێ و لە پەروەردیگاری پاڕا بێتەوە بۆ ڕزگاری مرۆڤایەتی. داوای کردبێ کە فریاد ڕسێکی بۆ بنێرێت. هەر بۆیە کاتێک ئیمامی بوخاری و موسلیم باسی ئەو سەردەمە دەجێڕنەوە، زاراوەی فەیەتەحەنەث فیه بەکاردەهێن. ئەم زاراوەیە واتە لە خەڵک دوورکەوتەوە و خۆی تەرخان دەکرد بۆ پەرستش. بەڵێ، پێغەمبەر عەلەیهی سەڵاتی وەسەلام هەندێک جار لەوێ دەمایەوە تا هەگبەی خۆراکیشی تەواو نەبووایە نەدەگەڕایەوە بۆ مەکە. پاشان خۆراکی پێویستی لەگەڵ خۆی دەبرد و جارێکی تر دەگەڕایەوە بۆ ئەشکەوتەکە. بەڵێ، ئەو لەلایەکەوە سەرقاڵی ڕامان بوو لە ڕاستیەکانی بوون و نهێنیەکانی ئەو دیوی پەردەی بوون و ئامانجی بەدیهێنان. لەلایەکی تریشەوە لە بیری سەرگەردانی مرۆڤایەتی و حاڵی پەژمودەی ئەودا بوو. بەها باڵاکان گۆڕا بوو. کۆمەڵگە بەرەو شیوێکی قوڵ و تاریک تلۆر دەبووەوە، چونکە لەو کۆمەڵگەیەدا هەموو بەها مرۆییەکان ئاوەژوو کرابوونەوە. چاکە بوو بۆ نەنگی و کەمیش بوو بۆ چاکە و شانازی. دڕندەیی ڕێزی لێ دەگیرا و بەزەی و مرۆڤ دۆستیش بێڕێز سەیر دەکرا. گورگەکان جێگەی شوانەکانیان گرتبووە و فیزیان لێدەدا. مەڕەکانیش کە هیچ هێز و دەسەڵاتێکیان نەبوو
لە ژێردەستی ئەو شوانە بێبەزەیانەدا ئێش و ئازاریان دەچەشت. بە درەوشتی و خۆداماڵین لە بەهاکان هێندە تەشەنەی کردبوو. زۆر کەس هەبوو نەیدەزانی باوکیان چییە. ڕەچەڵک و نەژاد لە ڕەگەوە وشک ببوو، لە ناویاندا باری کردبوو. قوماربازی و مەینۆشی لە نەنگی نەما بوو. پاوانکردنی شتێکی زۆر ئاسایی بوو. هەرچی شێواز و هوەری دەستبڕین و مژینی خوێنی خەڵکیشە بەکارێکی زیرەکانە و ئازایەتی لە قەڵەم دەدرا. ئێدی دوای ئەو هەمووە زۆر پێویست بوو کە کەسێکی گفت ئیکسیر بێتە مەیدان و بەڕووی هەموو ئەم داڕمانە ئەخلاقیانەدا بڵێ بوەستە. پێویستیەکە ئەوەندە زۆر بوو گەیشتە ئاستێک بەزەیی خوای گەورە بجوڵێنێت. خوای میهرەبانی شاد بەدەم ئەم پێداویستیەوە و پەخری کائیناتی بۆ ناردن و کردیە فرستادە و پێغەمبەری خۆی. بە تەشریفێنانی ئەو هەموو شتێک گۆڕە. بەڵێ شاعیری مەزن ئەحمەد شەوقی ڕاستی وتووە کە دەڵێت ولد الهدى فالكائنات ضياء وفم الزمان تبسم وثناء. ڕێنوێن هاتە دنیا و ڕووناک بوونەوە بوونەوەران، هەر بە خەندە و پێزانینە دەم و زاری ڕۆژ و زەمان. دوای ئەوەی کات و شوێن نوقمی تاریکی ببوون، بەو نورەی کە حەزرەتی محەممەد درودی خوای لێ بێهێنای شادی و خەندە کەوتە سەر دەبیان. پاش چەندین ساڵ کە تەشریفی چوو بۆ مەدینە، خەڵکی ئەو شارە بەدەم دەربەڕینی هەموو ئەو هەستانەوە سرودیان دەچڕی. ئیدی لە سەرزاری پاچی ئەو سیما پاکانەدا ئەم بەستە پاکانە دەوترانەوە. طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع. ومانجی تابان هەڵهات لە ثەنیاتی وەداع و شکرانە واجبە لە سەرمان تا ناوی خودا دەنگ بداتەوە. نوری نەمر